کۆشکی سەرۆکایەتی سریلانکایە لە کۆڵمبۆی پایتەخت. سەتان خۆپێشاندەر تێیدا دەمێننەوە. دەڵێن تاوەکو سەرۆک و سەرۆکوەزیران بە شێوەیەکی فەرمی دەست لە کار نەکێشنەوە واز ناهێنن. ئەم خۆپێشاندانە ڕاپەڕین ئاساییە ئەنجامی چەند مانگێک ناڕزایی خەڵکی وڵاتەکەیە دژی قەیرانی ئابووری و گرانبوونی خۆراک کە چۆکی بە خەڵکی هەژاردادا بوو. ئەمڕۆ ئێمە دەسەڵاتی ڕاستەقینە دوێری و هێزی خەڵکی سیڤیلمان سەلماند. ئەمڕۆ کەسی یەکەم و دووەمی دەسەڵاتدارمان لە وڵات کردە دەرەوە و هێزی خۆمان پیشانی جیهاندا. ئەم هێزەی سیڤیل بۆ سزادانی گەندەڵکاران دەبێت بەردەوام بێت. سەرۆکی وڵاتەکەش دوای جێهێشتنی وڵات ڕایگەیاند سێزدەی ئەم مانگەواز لە کورسی دەسەڵات دەهێنێت. هەرچی سەرۆکوەزیرانە ئاماژەی بەوە کردووە کە تاوەکو حکوومەتی نوێ پێک دەهێنرێت لا دەسەڵاتدا دەمێنێتەوە. ئەم هەڵکوتانە سەردەسەڵات لە سریلانکا کاردانەوەی نێودەوڵەتی لێکەوتەوە. چین یەکێکە لە وڵاتانەی تۆمەتبار دەکرێت بە داڕمانی ئابووری سریلانکا بەو پێیەی لە کۆی 51 ملیار دۆلاری قەرزی دەرەکی ئەو وڵاتە 120 بەرچین دەکەوێت. ئەمریکاش ڕخنە لە رووسیا دەگرێت. ئێمە کاریگەری ئەو دەستدرێژەی رووسیا لە هەموو شوێنێک دەبینین. دەکرێت ئەوەی رووسیا دەیکات کاریگەری خستە بێتە سەر دۆخی سریلانکا. نیگەرانی و دەرهاوێشتەکەی لە سەرتاسەری جیهان دەبینین. بە گوێرەی ئاماری نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2021دا کۆی هاوردەی سریلانکا لە ئۆکرایناوە 97.8 ملیۆن دۆلار بووە کە 11 ملیۆن و 100 هزار دۆلار لە هاوردەکردنی گەرمدا بووە. هاوکات سریلانکا بە بەهای 18 ملیۆن و 460 هزار دۆلاریش گەرمی لە رووسیا هاوردە کردووە، بەڵام ئێستا ئەو هەناردەیە نەماوە.